لە نوێترین هەوڵدا بەرپرسانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەنیازن زبڵ و خاشاکی بەشێک لە دەڤەرەکە بهێنە سنووری قەزای حاجیاوا و لە بەشێک لە ناوچە گەشتیاریەکان کۆی بکەنەوە و حەشاری بدەن. لە کاتێکدا لە ماوەکانی ڕابردوو چەندین سالاکی ئەنجام درراوە بۆ دوورخستنەوەی زبڵ و خاشاکی قەزای حاجیاوا کە لە بناری چیای ماکۆچی گەشتیاری کەچی بەداخەوە لە بری چارەسەرکردنی ئەو کێشەیە و لابردنی زبڵەکە خەریکە زبڵ و خاشاکی تەواوی سنوورەکە و شار و شارۆچکەکانی دیکەشی تێدا کۆ دەکرێتەوە و قەزاکەمان و ناوچە گەشتیاریەکەی چیای ماکۆکی قەزاکەمان دەخنچێنرێ وەک ئاگادارکردنەوەیەک هەریەکە لە بەڕێوەبەری ناحیە و سەرۆکی شارەوانی حاجیاوا ئاگادار دەکەینەوە کە ئەگەر نەتوانن ڕێگری لەو کارە بکەن باشترین کارێکیانەوەیە دەست لە کار بکێشنەوە دەنا هەڵوێستی دیکەمان دەبێت ئەوەیە کە بەجددی بەگوێی دەسەڵات دابدەین و گوێ پرسانی ئیدارەی سنوورەکە دابدەین کە ئەو زبڵ و خاشاکەی کە بیرۆکەیەکیان هەیە بۆی کە ئەو زبڵ و خاشاکە لە قەزای حاجیاوا کۆ بکەنەوە قەزای حاجیاوا بکەن بەسەلەی زبڵ بە زووترین کات پاشەکشەی لێ بکەن لەبەرەوەی ئەمە هەنگاوی سەرەتایە هەنگاوی دیکەمان دەبێت هەنگاوی یاساییمان دەبێت فشاری دیکەی مەدەنی زۆر تۆنمان دەبێت بۆیە داواکارین بە زووترین کات ئەو بیرۆکەیە قوت بدەنەوە.